لەوەتەی حکومەتی هەرێم دامەزراوە نەیتوانیوە پەیوەندی دیپلۆماسی لەسەر بنەمای بەرژەوەندەی نیشتیمانی و نەتەوەیی لەگەڵ لایەن و وڵاتانی دراوسێ و جیهانی ببەستێت. ئەوەش زیانی گەورەی بە هەرێمی کوردستان گەیاندووە. ئەو پەیوەندیانەشی هەبوون، تەنها پەیوەندی حیزبی و بنەماڵەیی و میزاجی بوون. حیزبەکانی دەسەڵات هەردەم لە هەوڵی کێبڕکێ و منافەسەدا بوون بۆ تاودانی بەرژەوەندی حیزبەکانیان و جەمسەری پەیوەندیەکانیان لە قاوغی حیزبەتیدا بووە. بۆیە هەمیشە حکومەت لە قەیرانی پەیوەندیەکانیدا بووە لەگەڵ وڵاتانی دراوسێ و دەوروبەردا. ئێمە لە سەرەتاوە کە ناوەندێکمان نەبووە، ینی بە دیوێکتر حکومەت لە چوارچێوە موسەساتیەکەی خەمی لە پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوەدا نەخواردەوە و جەمسەری پەیوەندیەکان بەدەست حکومەتەوە نەبووە، بەدەست حیزبەوە بووە. بۆیە دەبینین بە بەردەوامی حکومەتی هەرێمی کوردستان لە قەیراندا بووە لە ڕووی پەیوەندی دەرەوە و هەروەها ئەم قەیرانانە بەردەوام بووە و لە هەر کێشە و گیرگرفتێکرەنەوە خۆدا دروست بووە لەگەر وڵاتانێکی دەوروبەر لەگەڵ بەغدایە دروست بووە. ئەم ناتەواویە کە حکومەت خاوەنی بڕیار نیە لە ڕێخستنی پەیوەندیەکانی لەگەڵ دەرەوە بە تەواوی ئەوە بە دەردەکەوێ و لەو کاتی دەکەوینە قەیرانێکی گەورەوە. بۆیە پەیوەندیەکەم لەگەڵ دنیای ناکەن ئاکەم. لەم هەلومەرجە سەخت و قەیراناویەی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە نەخشەڕێگای ڕزگاربوونی هەرێم لە کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵاتیەکان باز لە سستی پەیوەندیەکانی حکومەتی هەرێم دەکات و دەڵێت هەرێم پەیوەندیەکی ڕێکوپێکی لەگەڵ وڵاتانی دراوسێ و دەرەوەدا نەبووە. ئەوەش زەمینەی بۆ دەستێوەردانی جۆراوجۆر ڕەخساندووە. ئەندامێکی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت پێویستە چاکسازی لە پەیوەندیە دەرەکی و ناخۆیەکانی حکومەتی هەرێمدا بکرێ و دامەزراوەیەکی نیشتیمانی سەرپەرشتی ئەو پەیوەندیانە بکات، نەوەک هەر حیزبە و بەجیا تاوی بەرژەوەندیەکانی خۆی بدات و وڵات بکرێتە قوربانی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان. یەکێک لە ئەولەویەتە سیاسیەکانمان بە نیشتیمانیکردنی پەیوەندیەکانی دەرەوەیە و پێویستە پەیوەندیەکان لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە ئیدارە بدرێ. پێویست بەوە ناکە هەر حزبە و عیلاقەی تایبەت و پەیوەندی تایبەتی لەگەڵ ئەم دەوڵەت و فلان شوێن و فیسار شوێنە هەبێت. بۆیە پێویستە ئەم پەیوەندیانە یەکەم بە نیشتیمانی بکرێ، دووەم لەسەر ئەساسی بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان بێ، سێمیش هاوسەنگی بپارێزێ لە نێوان بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و ئەو دەوڵەتانەیە. چۆن پێویستە چاکسازی بکرێت لە مەلەفی نەوت و داهاتەکانی هەرێمی کوردستان لە خەرجی هەرێمی کوردستان چاکسازی بکرێت لە بواری قانونی، لە بواری سیاسی، لە بواری کارژێڕی. ئاواش پێویستە چاکسازی بکرێت لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوە. ئاواش پێویستە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە نیشتیمانی بکرێ و بە دامەزراوی بکرێ و مؤسساتی بکرێ و کاریگەری و پەیوەندیەکانی لەسەر ئەساسی بەرژەوەندی باڵاکانی خەڵکی کوردستان بێ، نەک لەسەر ئەساسی بەرژەوەندی حزبێک یان دوو حزب زیاتر یان کەسێک یان شەخسێک لەناو حزب. حیزبە دەسەڵاتدارەکان هەمیشە بۆ پۆست و پلە لە هەوڵدا بوون بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان لە هەموو ڕوویەکەوە. ئەوەش زیانی گەورەی بەرپەیوەندیەکانی حکومەتی هەرێم گەیاندووە. لە ڕوویەکی دیکەشەوە بێمتمانەی لای وڵاتان دروست کردووە لەوەدا کە کورد گوتارێکی یەکگرتووی ڕوونی نییە. هەر بۆیە پێگە و ڕێگەی کورد بەلاوازی سیرکراوە. مامۆستا عەلی باپیر کێشەی نەبوونی متمانە و نەبوونی پەیوەندیەکی بەهێزی سیاسی لەسەر ئاستی حکومەت بەگرفت دەزانێت و پێی وایە دەبێت هەنگاو بندرێت بۆ بەدامەزراویکردنی دام و دەستگا حکومیەکان تا پێگەی حکومەت لەسەر ئەساسی پەیوەندیەکانی دەرەوە بەهێز بکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.